بەنسبەت خواردنەوە بۆ ئەو نەخۆشانەی کەوا نەخۆشی دڵیان هەیە و ڕۆژی ڕەمەزانەگرن. طبعاً بە شێوەیەکی گشتی ئەو خواردانەی کەوا چەوری زۆر تایە، ئەو خواردانەی کەوا نسبەیەکی زۆر پرۆتینی تایە وەکو گۆشت و مشتقاتی گۆشت و بەروبوومی ئاژەڵی و چەوری، ئەوانە طبعاً پێویستی بە ترشێکی زۆر هەیە، پێویستێکی بە کاتی زۆر هەیە کە لە ناو مەعیدە و لە ناو کۆندامی هەرس تا هەرسەکرێ و تا تێئەپەڕێ. طبعاً هەر خۆراکێکیش کاتی زۆر بێ بۆ هەرسکردن پێویستی بە بڕێکی زۆر لە خوێن هەیە و ئەو خوێنەش کێ دابینەکە؟ طبعاً لە دەورە دەمەوێ عنی دڵ دابینەکە. ئەگەر بێت و دڵ زەعیف بێ یانەک و کێشەی تیابیان عملیاتی کردبێ، مەفروض وایە کە تۆ ئەو قورسایە نەخەیتە سەری لە کاتی خواردنە. یعنی بە شێوەیەکی گشتی ئەو خواردنانەیەکەوە چەورە و گۆشتی زۆر تایە ئەبێ کەم بکرێتەوە. و شێوازی خواردنەکەش زۆر زۆر گرنگە، چونکە زۆر جار نەخۆش لە شێوازی خواردنەکە نازانێت کە چۆن بەربانگ بکاتەوە، بۆیە لەو کاتانە دائیمەن وەزعیتەیە کە چێت و ئەڵێ ناتوانم ڕۆژوو بگرم، ئەگینا خۆی ئەتوانێت ڕۆژوو بگرێت. بۆ نمونە لە کاتی بەربانگکردنەوە وەجبەی یەکەم کە دەست پێەکە خواردن ئەخوا، باشتر وایە خواردنە شلەمەنیەکان بخوا، وەکو شۆربا، وەکو سوپ، وەکو ئاو، وەکو میوەکان، ماستا و عەسایری طەبیعی، ئەوانە زۆر زۆر باشە لە بەربانگ بیخوا. و پاشەوەی کە ئەو خواردنانەی خوارد باشتر وایە بۆ ماوەی سەعاتێک ئیسراحەت بداتە مەعیدە و کۆندامی هەرس بۆی کەوا ئەو بڕە ئاوە زۆرە کە تۆ ئەیخۆی لەگەڵ شەربەت و ئەوانە بۆی بچێتە ناو خوێنتەوە، کە چوە ناو خوێنەوە ئەو کاتە زۆر بە ئاسانی ئەنزیمەکانی هەرسکردن پاش سەعاتێک ئامادە دەبن بۆی کەوا دەربدرێن و بۆ ئەوی کەوا ئینسان بتوانێت ئەم جاوەجبەیەکی تر خواردن بخوا کە بریتێ لە شتە و برنج و ئایا بڕێک گۆشتی تێدا بێ، ئایا خواردنی تر بێ کە وەجبەی ڕئیسیە. بەڵام ئەگەر لە بەربانگە هەموو خواردنەکان، هەموو شلەمەنیەکان و هەموو میوە و شیرینی و بڕێکی زۆر لە برنج و لە خۆراک و لە گۆشت و لەوانە بخورێ، هەمووی ئەچێتە ناو مەعیدەوە، مەعیدە هێشتا کۆندامی هەرس فیای ئەوە نەکەوتووەکەوە بڕێکی ئاو هەڵمژێ بۆ ناو خوێن و دەورەی دەمەویە ئیعادەی تەنزیمی خۆی بکاتەوە، چونکە بەماوەی ئەو چەند کاتژمێرە ئەو 10 ساعاتە ئەو 12 ساعتە یان زیاتر ئەو خوێنی ئینسان ئاوی کەمە، ئەملاحی کەمە، فیتامیناتی کەمە و یعنی معادنی تر هەیە وەکو سۆدیۆم و پۆتاسیۆم و فۆسفۆرات و مەگنیسیۆم و ئەوانەی کەم کردووە. فریایەوە ناکەوێتە ئەو نەقسەی خۆی هەیەی، ئەو کەم و کوڕێکە خۆی هەیەی خۆی تعویز کاتەوە، اینجا دەستکە بە هەرسکردن. بۆیە زۆر جار نەخۆشەکانی دڵ لە دوای بەربانگ تێکەچن، لە دوای بەربانگ زەختیان دابەزێ، لە دوای بەربانگ تووشی پەلەپەلی دڵ ئەبن و زۆر جار ئەوانەی کە کێشەی زەخت و ئەوانیان هەیە لەو کاتەیە پێویستەکە کە بچنە خەستەخانە و داخل ببنەوە. لەبەرەوە تەنزیمکردنی خواردنەکە بە تایبەت لە وەختی بەربانگە زۆر زۆر گرنگە بۆ نەخۆشیەکانی دڵ. زۆر سپاس.